تلفزیۆنی گەلی کوردستان بەخێر بن بە ناوچەی هەوشار شاری تیکاب. شوارم شقي دعوة بشو مشيني شوارم شقي العكاكي بشو مشيني رنجم برج الله فرحة تشيني رنجم برج والله فرحة تشيني تقلم دايلاكو هالجن هولندا ورجا نقينا تقرد اسمعي تسمعي ليلي تسمعي وتسرو بعدان دي ويدش من مالي إجازة نادا دايكا كاي وينك قدمالي بینەرانی بەڕێزم کاتتان باش خۆشەویستان خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیاوە هاتینە خزمەتەن. ئازیزانم ئەم جارە ئێوە بێن بۆ ناوچەی هەوشار، ئەتان بێن بۆ شاری باخەسێوەکان، ئەتان بێن بۆ شاری ئاسەواری مێژووی تەختی سولەیمان، بۆ شاری سێمحەمەدی سەفایی، بۆ شاری گەشتیاری تیکاب لە ناوچەی هەوشار. لە پشت سەری من ئێوە دیمەنێک لە شاری تیکاب ببینن کەوایە با پێکەوە بڕۆن و لە ڕێگەی ئەم بەرنامەوە باشتر لەگەڵ شاری تیکاب ئاشنا ببین. فەرموون. تیکاب لە ناوچەی هەوشار و لە مابەینی شارەکانی ساین قەڵاو، بیجار و دیواندەرە و سەقز و مانیشان و چارەوەی ماق هەڵکەوتووە. تیکاب بە تیکان تەپەش ناوی لێبراوە. قەزا یان شارستانی تیکاب نزیکەی 100,000 کەس نەفوسی هەیە. تیکاب 1840 مەتر لە ئاستی دەریاوە بەرزە. ناوچەی هەوشار و تیکاب لە ڕۆژمێری ئاشوریەکان لە نیوەی دووەمی سەدەی نۆیەمی پێشزاین بە زامۆوا ناوی لێبراوە. ئەم ناوچەیە شوێنی نیشتەجێبوونی لۆلۆی و گۆتیەکان بووە. پاشتر دەوڵەتی ماناییەکان و هەروەها لە سەدەی حوتی پێشزاین بە دەستپێکی دەوڵەتی ماد یەکێ لە ناوەندە گرنگەکانی ئابووری و ئیقتصادی دەوڵەتی ماد بووە. ناوچەی هەوشار بە ئاسەوارە مێژوویەکانی وەک تەختی سولەیمان و هەروەها بە فەرش و باخەسێوەکانیەوە ناوبانگی دەرکردووە. یەکێ لە شوێنە مێژوویەکانی شاری تیکاب قەڵای سەحی سوڵتانە. ئەم قەڵایە نزیکەی 130 ساڵ لەوە پێش لەلایەن حەسەن عەلیخانی ئەفشارەوە کراوەتەوە، دوایی دراوە بە فەتعەلیخانی کوڕی، ناسراوە بە سەحی سوڵتان یا سەحی سوڵتان کە ئێستاکەش هێشتا
ئەو بینایە ماوە هەڵبەت چەند جار تعمیر و نۆژەن کراوەتەوە و پێکەوە ئەڕۆین و چەند دیمەنێک لەو قەڵایە ئەبینین. هەر لە نێو حەوشی قەڵای سای سوڵتان لە شاری تیکاب شوێنێک هەیە کە شوێنی کۆترە. ئەم شوێنە هەر لەو سەردەمەوە دروست کراوە بۆ ژیانی کۆتر. هەر لایەکی 875 کون و جێگەی کۆتری تایە، 25 دانە ئاواوە یعنی بەرەو خوار و 35 دانە لابەلا. لەگەڵەوەشە دوو شوێن یان دوو کۆڵەکە و پایە ئەوانیش هەر کونیان تێکردو یان دروستیان کردووە بۆ جێی کۆترەکان. پێشتر ئەمە گەڵ بووە، بە گەڵ دروست کراوە لە سەردەمی خۆیە، بەڵام دوایی تعمیر و نۆژنیان کردوتەوە بە گەچ و خاک. هەروە کابینن شوێنێکی زۆر جوانە بۆ ژیانی کۆتر و ئێستاکەشی پێوە بێ کۆتر لێرە بە زۆری بەرچاوەکەوێت. هەنگنامەی دڵی هەنگنامەی دڵ عەزیز بۆ کوبرە و ئاماگە و ماوتڵ خدا چۆن کاریان وا کردنیمە و چڵ مراویان هەرتک چۆن نەبوو حەوسڵ کوبرە عەزیز چۆن هەڵسا ڕۆی بۆ گویاغاجێ و دریای گردون عەزیز بوو مەحێداچێ چوو ئیجازەی کردە و لە مسەوفا هەر لەبەر کوبرەوەی وەک خۆری لە قاوە بوو شۆغالی لێ کردێوەتی خاڵۆی گیانە بەو بەختی دڵخۆمێ بۆت بکەم بەویانە باوکم وە تەنیا منی ناردیە و منیش بۆ کوبرەوە ڕۆحم سپاردیەوە گەر ئیجازە بەی سوح بڕۆین بۆ شارێر باکەی لە لای منێ وا با ئیحتیبارە هەڵسە با بڕۆینێ خاڵە بۆ شەورە و هەنگنامەی دڵە و بزانین چ کەورە. بینەرانی بەڕێزی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا لە شەوێکی شاری تیکاب لە ناوچەی هەوشار پێمان باش بوو بۆ ئەم بەشەی بەرنامە سەردانی سەی شوکرە بکەین. یەکێ لە بیت پێشە بەناوبانگەکانی ئەو ناوچەیە کە زۆرتر بە بیتی عەزیز و کوبرە ناسراوە. ئەزانم قاتڵ حەزرەت قەبەوەسم کچت پێ ناگەم ڕۆڵە ناغناوەسم ئیتر بۆ کوبرە هیچ ماکە خەویاڵە هەڵسەوە بێپرزێ بڕوەرە و بۆ ماڵە لێنە جوابی دا عەزیز بە و بەختە هەنگنامەی کەوتە و بین هەزارەی سەختت هەر نەمدی باێ بریا سەد بریا و عەزیز ناڕازی دەرچوو لە دنیاوە بوو دەشتی گردە بەرەیە هاتە ئەم پەڕێ دێ وتی خوداوەنەیە ڕوو بکەمەیە لە کوێوێ بوو هەسارم بەدەوەیە لە دنیای ڕۆشن لەم پەڕ ناو دێوە و گەیوە یەگەێژن وتی جەرگ و دڵەیە چۆن بووەوە بریانە تەکلیفم چییە و مەمۆژن ئەومانە چەند ساڵ تەمەنتان خاوسەی؟ 75 ساڵ.
باشە سەرکەوتوو بێەوەی بیاخوا لەبیرت بێ چۆن بوو کە هۆگری بیت و بیت بێژی بوویت؟ بەندە هەر لە عەسڵا ماڵمان لە دیێ بە نام داشبەرات بوو، 2 نەفەر سەید بە نام سەی حەمەمین و سەی عەودڵا هاوسامان بوو. منزڵەکەی من لە ئارای منزڵەکان ئەوانە و منش مناڵ بووم، تەقریبەن 10 ساڵێ بووایەم یان نەوایەم. ئەوانە شاعیرێ جاڵە بوون. وەختێ ئەمیان گۆرانی بووتەیە هەر لە خودسەرانە لە ماڵە خۆیانە و ئەچوم لە قەو دیوارەکە ئەوێشام دەنگ ئەو مەژنەوت. هەر وەختێ ئەم تربی وتایە ئەچوم گوێچکەم بۆ ئەو ترش لەکرد. ئەلاقەم پێ بوو، وردەوردە دەشم پێ کرد تا بوومە 12 و 13 سنحم. ئیتر ئەمانە کە شاعر ون منیان قبوڵە کرد بۆ ئەوەی چە ناو دەشم بگرن لە ناو شادیە. ئەوان ئەیانوت منش لە تەک ئەوانە ئەموت. وانەیە حای و بەیونەیە ژنەکەلی پرسی ڕۆڵە خەڵکوێنەیە باڵاوەک نمام گەردن قومریە و ڕۆڵە خەڵکوێنەی فرمانت چیە و خۆ من وەک قاتڵ حەزرەت قەبەوسم و ڕەنگ زەردی تاوە لێ نادنەوزم وەک مانگی چواردە و دەرتێ لە پەرێدا لە ئیجران کوبرە و من ڕەنگم زەرێدا و ئەمە 6 مانگە دەزوراندەورم لیباسی ڕەش و هەنگنامەیەورم ژاوای مسەفام میمکە گیان ئەومان بێجواوم بەرە و بۆ خاتر قورێغان مسەفای بەو بەختە جواومیدا و هەسارم تازە لێرە نەماوەگە وتی ڕۆڵە گیان قەسەم بە قورێحان ئەڕۆم قسەی تۆی بۆ ئەکەم بەویان میمکە بۆ خاتر بەیتە المقەودەس ئامان ئەم قسە نەیەژیوە و کەس. ئەگەر بکرێت لەسەر بەیتی عەزیز و کوبرا بۆ ئێمە باس بکەی. عەزیز و کوبرا عەزیز خەڵ ساری قۆرخان بوو. ساری قۆرخان دیەکە لەم چەند ساڕۆخە هەلە ئەو لای تیکا بووە. کوبرێش لە گوێغاج بوو. گوێغاج هە لە سەر جادەکە ئەچێ بۆ شەهەندێش. ئەمە ڕۆی داوایان کرد ژنوەژنیان کرد و 6 مانگ توول ژنوەژنەکەیان بوو. پاییز کارەکەیان خاتمەدا کەوتە بەهار. بەهار عەزیز هەڵەشەی ئەچێ بۆ گوێغاج ئێژێ باوە ئیتر وەختمانە ئێمە ئەگەر ئێوە ئیجازە بن هەم بچین مارەی بۆڕین وەک ئەسرە مارە ناوەڕیاژ و هەم کەلوپەلیکشمان احتیاجە هەڵیگرین. باو کەنیشکەکە و توی دوای 6 مانگ ئەسڵەن کەنیشک ئامەشوونە کەنیشکیشت پێ ئەگەم من ئەم کارە ناکەم. ئەو وەختە عەزیزیش ئیتر ناچار ماوەتی باوای ئەمە 6 مانگە ئامەشەوە یەکەکەین و ئابڕۆمان ئەچێ لە ناو جەلەسات چۆن وتی نایکە من نەژنوەژنەکە من کەنیشکیشت پێ ئەگەم توش خۆیشکەوە کوڕ منمە ئەسڵەن ئەو کوڕە ئەگەر ئیسرال لەسەر ئەمە بکات من ئەسڵەن هەر کوڕ من نییە و دەریش یەکەم. ئەویش ناچار ئەمێنەی هەڵەسێ تێدە بچێتەوە بۆ ساری قۆرخان بیلاخرە ڕۆیوەویتر لە دوای ئەوە ڕۆیەوە لە تەک کەنیشکا هەر جۆر ئیشارەیان لە یەک کردو هاتووە وە سۆراخ کەنیشکەکەەوە. ئەو وەختە کەنیشکەی هەڵگردو و ئەو شەوە زۆر شەوێ سەخت بوو بەفرێفرە لە جەییا و لە تەک ئەو کەریماوای ئێمە من ماڵم لە کەریماوە و تقریبەن 2 کیلۆمەتر ئەوە ڕیەکەمان. منیش شەوەکییا 1 نەفەر لەلایەمە چوو بۆ شکار و هاتە وتمانیانی چی و دیباوە ئەم چەند گوێژانە پڕ بووە لە جەماعەت و لە مەعموور دەوڵەت. 1 نەفەر ساری قۆرخانی کەنیشکە گوێغاجی هەڵگردیە. کەنیشکە ڕەقەڵاتی و کوڕەکەی چووە خۆی تاویل داوە. ئەو وەختە لە جیایی شۆرا ئەیاوند ئەنجمەن چووە ماڵێکە لە ئەنجمەنەکان لە قەرەومەراوتی من کوبرەمە هاوردیە و لەو چەمە ڕەقەڵ هاتیە و ڕێمان دەرنەکردیە ئیمشەو جەنازەکەم ئام سەحادە جێهێشتیاتیمە خمەتێوە خەبەر بەنە پاسکای ماین بەڵاق بەشکەم بێنە سۆراخمانە و گەرەکم نییە خۆم من لەم کارە بشارمە و خۆم بشاردادە خۆ هیچکە نەیزانیەوە من. ئەو وەختە منیش ماڵ یەکێ لەو ئەنجمەن و شۆرا زاوای من ون هەڵسام ڕۆیم وتم ئەم کارە چۆن وەدیان وەڵا ئابۆ زۆرە ئەوە منش دانیشتم چەند بەیتێکم لەسەر ئەوە وت ئیتر وردە سابقەی پەیا کرد وتیان باوان نەوار عەزیز و کوبرە خۆشە تقریبەن 2 دەعبە وتم ئامای دڵا و خەم و پەژاوراوە ئەو تەنیای خوادانم لە ئاوراوە بڕۆ تۆ بێژە و کوبرەی هەوری لارە کاری پای زمان چۆن کەوتە بەوارە میمکە خۆ بۆ من ێزەینە دوا کوێراوە ئەگەرێ ئەڕۆی ئەوێشم لێوێراوە وتی من ئەڕۆم لێرە بێشە و تۆ خۆم لە تە کوبرە
براوای کەم گفتو گووە ئەو پیرەژنە دەشتی گردە و بەرە ماقوڵ و نەجیم جوان و مختە و بەرە کوبرای قەناو خۆڕێ وەک خۆری لەو قاوە ژنەکە چووگەیە لای ماڵ مشە و فاوە وتی نەمبیایە بریاشەت بنیە گوێچکەی بۆ شل کردێ یەکێکە گریاوە وتی لەم دیەکیە مردیەوە ئەمە ئەگیرێ و من نەمزانیەوە گوێچکەی بۆ شل کردێ ژوانی ڕۆیە و بەژە و هەوای دەنیار ئەمە کوبێرەژە لەو بانە بەرزە و خۆم خەمە بیرێ هەنگنامەی دڵیە و کوبراگیرێ. واتە خۆت لە سەردەمی ڕووداوەکە بوون حزورتان هەر ئەوە قوربان ئەوان فەرمیان وانە قەوم منون وتیان جەلەسەکەیان هەر ئاوا بووە ئەو هاوردی ڕقەڵ هاتیە و ئەمیش و خۆی تاویلدا وەختێ بردویانە پاسکای ماین مڵاق بە جای ئەمە بازداشتیان کردو خستویانە ئەسڵاحەخانەکە ئەویش لە جیایی خۆی و برایەکی 4 ساڵ خزمەتی کردو 3 مانگ و هاتووە تماشای کردو ئەسڵاحەدا نریا وەختێ باجیدی کردو و مەسەلەحە هەر ئەو ڕۆژە تیرێکی نیاوە خۆیەوە هەر لەو پاسکا خۆی کوشت و خاتمەی کارەکەیان هادەوەیتە خۆی سەحیحە و ئەم کارە ئاوا بووە منش چەند بەیتێکی لەسەر ئەوە خوێندیمە بەنام عەزیز و کوبرا نم ئەگیرم برا مردیەوە بۆچی ئەگیری ڕاستی بێژە و پێمە ئەو هەنە زینداناوەکەنە و جێمە وتی مەمۆژنێ تۆ چۆنە زانیە ئیمڕۆ جەرگ و دڵێ بووە سەبریا و نییە هەر عەزیز بۆ تۆ ڕۆحی سپاردیەوە عەزیز بۆ لای تۆ منی ناردیەوە لەو پەڕناو دێمە عەزیز وێسە ڕەنگی لە جوملەی وەمەد نەماوە من قاسد ئەومێ کوبرە بە قورێغان هەرچێک ئەزانی بۆم بکە بەویانە باوکم جوانی داڕۆیەوە بۆ ماڵە میمکەوە قسەی تۆ کەوتمە ناو خەویاڵە. هاوکات لەگەڵ دروستکردنی قەڵای سەحی سوڵتان و مزگەوتی گەورە و جامعەی شار بازاڕێکیش کراوەتەوە هەرچەند ئەو بازاڕە ئاڵۆگۆڕی بەسەردا هاتووە و دوایی گۆڕانکاری بەسەر هاتووە بەڵام بڕێکی هەرماوە هەروە کابینن ئەو دوکانانە و ئەو ڕاستە خیابانە ئەوە پاشماوەی بازاڕی کۆنی تیکابە بڕۆین و چەندیمەنێکیش لەو بازاڕە با ببینین. بەڕێزان فەرشی ناوچەی هەوشار و فەرشی تیکاب بەناوبانگە فەرشی دەستبا فەرشی کوردی بڕێک کاری تریش هەیە لە فەرشا بڕەجا فەرش خراوە بێ یان ئەگڕێ یان عەیبی تێکەوێ یان نەقشەکانی خوارە بن لارە بن هەر بۆیە لێرە کارێکی هونەری جوانی بەسەرەوەکەن ئێستاکە ئەمانەوەی لەگەڵ بەڕێزێکە خەریکە و کارەیە قسە بکەن خەریک چیتیسە کاری ڕفوگەریەکەین وەڵڵا کاری دەپەزێ بە شێوەیەک تعمیر و نۆژنکردنەوە دروستە فەرشەکە فەرشی کوردیە؟ بەڵێ فەرشی هەوشارە بەڵێ دەستکردەوە نیە؟ بەڵێ دەستباف ماشین نانانە وەیش ناوێ ئێوە کارتان فەقەتەوەیە کە تعمیرەکەن یان فەرشەر عەیب و ئیرادێکی بێ ڕەفعی دەکەین ئیسا ئەوە مشکڵی چییە ئەو فەرشە؟ ئەمە لە دووکتێ و بەو لاوە سەرەوتایە دەبێ و سەرەوتایە دەربێن
لە سەرەکی ترین پیشە دەستیەکانی ناوچەی هەوشار فەرش و قاڵیە. تەونەکاران بە تایبەت ژنان لە ناوچەی هەوشار بە هۆنەری خۆیان توانیویانە نەقشونگارێکی زۆر جوان بە فەرش و قاڵی ئەو ناوچەیە ببەخشن. فەرش و قاڵی هەوشار بەناوبانگە. بازاڕی تایبەتی ئەم فەرشەش وڵاتی ئەڵمانیایە. نەقشونیگار و هەروەها کەرەستەی تایبەتی خۆی هەیە، واتە نەقشونیگاری فەرشی ناوچەی هەوشار تایبەتە و بۆ خۆی تایبەتمەندی خۆی هەیە. ئەڕۆینە لای تەونەکارانی ناوچەی هەوشار و وتوێژێکی کورد. ناو چییە؟ ئێرە چەند ساڵە خەریکی تەوەنکردن؟ بەخوا 11 ساڵە بێت. لای کێ فێر بووی؟ لە دایکوانم لە ئەوانیش کاریانەوە بوو. لەم ئاوایە ئێوە لە ئەحمەداوە چەند نەفەر خەریکی کاری تەوەنن؟ بەخوا هەمومە. زۆر باشە، زۆر باشە. ئەو فەرشەکەیەوەیکان چەند لە چەنە؟ دوو دەرسێ بەد 6 متری پێژە. نەقش و شتەکەشی تایبەت بە منتقی خۆتانە؟ تایبەت بە ئەی بە نوشتەکەی لەکوێ هێنن؟ بە چکار شارستان تکار. بە چەند ئەیفرۆشن؟ تو 11 ملیۆن نەفرۆش. هین کەسێکە ئەیکەنیان خۆتان ئەیفرۆشن؟ نە بەڵا خۆمان هی خۆمانە خاوەستەنی نێتێری ناوایکەی ماز 6 مانگ لێلا ئەیفرۆشی. بەڕێزان زۆربەی ئەو نەقشانەی کە تەونەکارانی ئێرە لە فەرشەکانە بەکاریانە بن چەند جۆرن کە تایبەتی ئێرەشن: مەڕان، قوشقان، داروگۆڵ، ماسی تێکەڵ، ماسی دەرهەم و پەنجتۆرەنجی یان ماسی پەنجتۆرەنج. ئێستاکە ئەو فەرشەکە ئەو خاتونانە خەریکی چنینیان ماسی پەنجتۆرەنجە. یەکەم دایرە و ئیدارە کە دامەزراوە لە شاری تیکاب لەو بینە و ساختمانە بووە. ئێستاکە و ساختمانە یان ئەو بینایە بۆ بە گاراج، شتەکەی گاراجە و ئەوانی تریشی کاری تری تێداکرێ، بەڵام بۆ دەستپێکی کاری ئیداری و ئەو شتانە کارمەندان و بەڕێوەبەران لە نێو ئەو بینایە بوون. کاکەگیانم کاتۆ باش، چۆنی؟ باشی؟ وەختو بەخێر. باشی؟ خایشەکەم. ناوت چییە؟ ناو موشەنگە. موشەنگ خەڵک تیکاوی وەڵێ؟ باڵێ لە خمەتە خۆش بیاخوامەن. جلی کوردی شەفرۆشی پارچە. ئەرێ وەڵا مشتری و هەیە؟ وەڵا لەخوا بە زیاوێ خراونی خاش. لە چه وەختێکا زۆرتر مشتری و هەیە؟ تقریبان بەهار هەست، ئەوەڵ بەهار ئەیدوستە پایزیش. ئەو دوو وەختە بوو کوستە خۆتانەزان هەمیشە زەماونە. لێرە بەهار و پاییز زەماوانەکەوانی وەڵا و دوو وەختە لە وەختێ جوان. لەگرا بۆ زەماوان زۆرتر جلی کوردی بکیان. ئەرێ وەڵا باڵێ ئەو سیلکانە هەیە کولە ناوانە گشکی بۆ بووکەوە، هەم پانە لێنە هەست و تۆڕمان هەست جوان. مشتریتان زۆرتر لەکوێوەیە؟ وەڵا کولەن لە دێهاتکانە ئەڵە گیان باڵە. لە ناو شارە لیباس کوردی جل کوردی لەبەر ناکەن؟ وەڵا چرا هەر لێرای شەسمە. مزگەوتی جامعە یان مزگەوتی گەورەی تیکاب یەکێ لە
بینا کۆنەکانی شاری تیکابە کە هاوکات لەگەڵ قەڵاو هەروەها بازاڕی ئەو شارە لە سەردەمی حسین عەلیخانی ئەفشار کراوەتەوە لە ساڵی 1332 کۆچی مانگی. ئەڕۆین چەند دیمەنێکیش لە مزگەوتی جامعای شاری تیکاب ئەبینین کە لە سەردەمی قاجارەکان کراوەتەوە. لە ناوچەی هەوشار لە شاری تیکاب پێمان باش بوو سەردانی هونەرمەندێکی پەنجەزێڕین بکەین کاک جعفەری سەروی کە کاری نەقاشی خەتێکە، واتە تابلۆیە کە هەم شێوەکاریە هەم خۆشنووسیە. تابلۆیەکی زۆر جوان، چەندین تابلۆی جوانی خۆڵقاندووە و واکە بیستمان بە بڕێکی زۆریش ئەیان فرۆشێ، واتە بە نرخن و زۆر جیاوازیشن. با لەگەڵ یان قسە بکەین. کاک جعفەر چەند ساڵە دەست کردەوە کار نەقاشی خەت؟ نەقاشی خەت حدود 2 ساڵ کارەکەم. قبل ئەوە 25 ساڵ خەتی کلاسیک کارەکەم. نەقاشی چی؟ نەقاشی زۆر عەلاقەمە. جیاوازی بینی خۆشنووسی یا خەتی کلاسیک لەگەڵ ئەو خەتێک کە ئێستاەوە کارەکەن چییە؟ خەتی کلاسیک خۆش ڕێشەی تاریخی 500 ساڵیش هەست و یەکی از ئەسیلترین هونەرهای ئیرانیمان هەست. دوجار خط کلاسیک در چارچوب و در خدمت کلام و مفهوم بود. خط نقاشی در خدمت فرم، فضا و رنگ و ذائقه امروز و امروزی علاقمندان به خط نقاشی و مدرن و هنر مدرن ایجابه که خط نقاشی رو خط نقاشی کار بکنم و اصل و اساس و پایه ام خط نقاشی که ام کار کنم هر خط کلاسیک است. ئەتوانین بێژین کە جیاوازی بین خەت کلاسیک و نەقاشی خەت وەکو جیاوازی بین شعر کلاسیک و شعرنەوە؟ چونکە تاثیرێکیش کە هونەر لە مێماری بێ ئەتوانمەوە بێژم. بەڵێ چون مێماری مدرن ئەمە ئەسێ فراوان و شعرهای مدرن باز ئەوە نیاز زایقەی مردم و احتیاج مردم. کەرەستە و ئەبزاری کارت چییە؟ ئەبزار کار خەت نەقاشی
اکریلیک هست. اکریلیک به خاطر اینکه زود خشکه، بعد تفاوتی فرا با رنگ روغن بود، بعد اتوانی با قلمنی این مرکب استفاده بکنی. دو جر موادهای مختلف هست که استفاده کنی. لسر قماش لسر پارچه‌اش نسی بوم وانیا؟ لسر بوم نسی. بله. تابلوش فروشی؟ نمایشگاه بود ترانه باران تهران، 25 تابلو بود و گشکی فروخت من. بچن ولی واقعیت فرش هرزانترین و گرانترین تابلوش بچن فروشت. قیمت واقعی از 1,800,000 تا 3-4 میلیون فروخت من. یعنی ل 1,800,000 تومان تا 3-4 میلیون تومان. زور باشه. سفارشش قبول که یا هر علاقه خود کارک؟ نه ایسه هر علاقه خومه. علاقمندانش هرکشی خوشتنتی او ایسانه. کاک جعفر آموزشش ادید؟ خط نقاشی نه ولی خط کلاسیک کلاسم هست. بله. استقبال اول تاران بو تابلوت فروشتو استقبال خلق تکاب چونه لکاره کانت؟ لا خلق تکاب اصلا زایقه هنری زور خوش بود. اما برای خرید خب تابلو چه گرانه بله کم بود ولی خب شکر خدا بله. پێت خۆشە لە هەرێمی کوردستان لە سلێمانییان هەولێر پێشانگای نەقاشی خەتدابنی؟ ئارەوە لە ئارزومانە ئینشاءالله ئەوە کۆمەکی بکەین خدمەتتان هەست. کەوایە هیوادارین کە وەزارەتی ڕۆشنبیری کاراسانی بکات کە تۆیش لەوێ پێشانگایەکی نەقاشی خەتدابنیت. مەمنون دەست خۆش بن. خدمەتتان هەستم خۆشحاڵم بێت. موسیقا بەشێکە لە مێژوو فەرهەنگ و کولتوری هەر کۆمەڵگایەک. بۆیە پێمان باش بوو لەسەر موسیقای ناوچەی هەوشاریش لەگەڵ کاک سعدی فەیزی دەرچووی زانکۆی گیلان لە بەشی موسیقا و توێژە بکەن کە خۆیان ئامێری نەی ئەژەنن لە پاڵەوەشە سێتار و سنتوریش ئەژەنێ. با بڕۆین لەگەڵ کاک سعدی قسە بکەین. کاک سعدی بەڕێستان وەکو شارەزایەک لە بواری موسیقا کە زانکۆشتان لەو بەشەیە تەواو کردو ئەگەر بکرێت لەسەر موسیقا لە ناوچەی هەوشار باسکرد. بەڵێ بەڵێ هەموو شتێک پێم خۆشە باس لەسەر موسیقی فۆلکلۆر بکەین کە موسیقی هەوشار بەخشێکە لە موسیقی فۆلکلۆر. موسیقی فۆلکلۆر تەبیعەتەن بە دوو بەخشی مێلۆدیک و ڕیتمیک تەقسیمە بێ کە بەخشی مێلۆدیک بۆ خۆی تەقسیم بەندیکی هەیە بەخشی ڕیتمیکیش هەروەها. جاگەر لە بۆ موسیقی هەوشار ئەگەر وردە بکەینەوە و شی بکەینەوە بەخشی مێلۆدیکی بە چەند بەخش کە یەکێکی لاوانەوەیە یەکی هۆرەیە یەکی بەیتە تەقسیم دەبێ. جا شاید پێتان سیر بێ کە هۆرە لە منتەقەی هەوشارە چ دەکە یا لێرە چۆنچۆنیە کە هۆرە تایبەتمەندی بەخشی کەڵهۆڕە و بەخشی هەورامانە و جا ئەو جۆرە کە دیارە لە مێژوودا کۆچێک بووە تایفەیەک هاتوون بۆ منتەقەی هەوشار کە لە چەمی گوێزاندا ئەگەر ئیشتبانەکەم منتەقەیەکە لە هەوشاردا چەند دێهاتێکی شامل دەبێ وەکو ساری قۆرخان و ساری باخ و تەنورلی و ئەو دێهاتانە دەرئەسڵ کەڵهۆڕن یعنی ئێمە شەر پێیان دەڵێن کەڵهۆڕ. شایدیش ئێمە کەڵهۆڕ بین نازانم ئەبێ زۆر وردە بین لەو قەزیە. ئەگەر مەسەڵەن بچێتەوە منتەقە بڵێ گۆرانێکمان بۆ بڵێ هۆرەت بۆڵێ سیاچەمانەت بۆڵێ. جابە لە باسی هۆرە بگذارین بینە سەری بیت هەر جۆرە کە ئەزانم بیت زۆرتر لە منتەقەی سەردەشت و مەهاباد و ئەوانە بەو منتەقە ناسراوە
کە ئێمە بۆ خۆمان بیتمان هەیە، یعنی موسیقی هەوشار بۆ خۆی تایبەتمەندیکی خۆی هەیە لە بواری زاراوەوە، لە بواری موسیقاوە، لە بواری لەحنەوە. جاگەر بینە سەر لاوانەوە زۆرتر لە بەخشی کرماشان و ئیلام و ئەرزم بە حەزور لۆڕستان هەیە بە نێوی مورە یا بالورە کە لە منتەقەی هەوشاریشە زۆر بەقەوەتە. جا منتەقەی هەوشاریش بەیتێلێک تایبەتمەندی خۆی هەیە کە لەسەری کارمان کردووە و خوێندومانە، حدودی 350 بیتێکە بێ هەروە کۆکراوەتەوە و خوێندومانە کە بەخشێکە لە موسیقی هەوشار. جا لە باسی لاوانەوەیش کە کاتمان نییە دەگزارین دێنە سەری بەخشی ریتمیک کە ئەبێ بە گۆرانیەکان کە بە سورەتی ریتمیکی خوێندراوە لە مەجالسا خوێندراوە بۆ شاوی و بۆ زەماوەند و ئەو شتانە. جا مەطلبێکە لە موردی ریتمیک هەیە ئەوەی گەڕە لاوژەیە کە ڕسمێک بوو کە لە قەدیمدا بەداخەوە ئێستا نەماوە، کە لە قەدیمدا مەسەڵەن خانێک جەماعەتێکی داوەتە کرد لە فەسڵی پاییز یا زستان. لەو فەسڵەدا چون بەخشی کوردستانات ئەکسەرەن دامدار و کشاوەرزن لە پاییز و زستاندا بێکار بوون. خان داوەتێک کرد لە جەماعەتێک چەند خانەندێکی داوەتە کرد گۆرانیان دەکوت. حەزەکەم سەبارەت بەو کەسانی کە لە ناوچەی هەوشار گۆرانیان وتووە و شێوەی گۆرانیەکان لەگەڵ کاگاباسی کۆڵەوەز بە هاوکاری ئەو ئێوە ناویان و بەن و ئەویش بەشێک یا کۆپلەیەک لە گۆرانیەکانمان بۆ ئیجرا بکە. بەڵێ هەرو جۆرێک کە دەزانن سەید محەممەدی سەفایی یەکێ لە گۆرانی بێژەکانی ناوچەی هەوشار بووە، یەکی لە گۆرانیەکانی کە چینچینی لۆلۆیە تایبەت بە خۆیەتی و بە شێوەیەکی خاص وتی و بە سەبکی خۆی وتیەتی کە کاک عەباس زەحمەتی دەکێشێ. تەونەکەی دەسی ماسی دەرهەمە و هەتای وێڕی بۆ منێ وەرهەمە و هۆی گوڵێ جووتێکە و شێڕەش هەژدە قەرانی هەویش بۆ ئامین بیوە بۆ کاوەنی هەویش بۆ ئامین بیوە بۆ کاوەنی نەقەلی نەقاڵا و نەمەلی نەسۆنە و حیچیان نازانن دەردی دڵ چۆنە و هۆی گوڵێ من چوون بۆ هەوشار وەنیازی قەدیم نەم دیارەکەی شیرین و نەوەجیمە نەم دیارەکەی شیرین و نەوەجیمە. بەڵێ یەکێ لە گۆرانی بێژەکانی تری ناوچەی هەوشار کە سادقی قسقاپانە کە زۆر دەنگێکی بە تۆنی بانی دەکوت، دەنگێکی زۆر خۆشی هەبوو. ئەو جۆرە کە باسییان کردووە کاساق زۆر بۆ گۆرانی وشتە نەدەچوو، بەڵام سەید محەممەدی سەفایی هەر بە زۆر بردوێتی بۆ ناو شاوی بۆ زەمان دووەم لاولا 5-6 گۆرانیەکی هەیە کە یەکێک لەو گۆرانیەلەی هالەیلە کە کاک عەباس زەحمەتی دەکێش. ئێوارەوە هەختە و سێوەردێ بۆ چەمێ تۆ دەردی لێ ماڵێ من دەرتێم لێ خەمێ تۆ دەرتی لێ ماڵێ من دەرتێم لێ خەمێ بێسام بێسەمەر یالەیلی خوانە یاوەکەوسی تۆ هۆریەل عینیت هالەیلی بەهەشت بۆ چەوسی کلەی کێویە هی توورێکەم بکەچە هاوێتێ با لە هەوشە هاراوکەم بیوەنە هاوێتێک با لە هەوشە هاراوکەم بیوەنە هاوێتێ. بەڵێ یەکێ لە گۆرانی وێژەکانی تر کە لە هەوشارە زۆر بەناوبانگ بووە محموود باواغە بووە کە ئوستادی سەیشوکرە بووە و
بێژگە لەوەی کە بەیتی دەکوت وەکو ئەنوش و بەڕەزا زۆر بۆ زەماوەندوشتە لەگەڵ سەی شوکرە دەچوو یەکێ لەو گۆرانیانەی کە هەیەتی چای نمرە بەسەکەمە کە کاکەباس زەحمەتی دەکێش چای نمرە بەسەکەم نمامینە و ڕێسەکەم چای نمرە بەسەکەم نمامینە و ڕێسەکەم هەر تۆی لە ڕۆژ قیامەت هەر تۆی فەریا ڕێسەکەم هەر تۆی لە ڕۆژ قیامەت هەر تۆی فەریا ڕێسەکەم بابمدەن لێ دارێ وەک نامێقچێ تەشێتی باڵا ئای تۆ ملەتی کانتێ پەردووەسە شۆخ و شەنگەکەم کە نیشک وەزیر جەنگەکەم تو خوا لێرە بار نەکەی های لە دڵەتەنگەکەم تو خوا لێرە بار نەکەی های لە دڵەتەنگەکەم قاغەزێوە مۆرەیەکێوە پەی هیغامێ عەرزەی زەلی هیلی دبنێرە بۆ هۆلامێ دووەسە ئاو هەنارەکەم شۆخ و شەدەلارەکەم ئەگەر بێمەیل بتوێنم من لەم شارە بارەکەم ئەگەر بێمەیل بتوێنم من لەم شارە بارەکەم یەکێک لە گۆرانیە خۆشەکانی ناوچەی هەوشار کە هەموو ناوچەی هەوشار پێیان خۆشە گۆرانی ئەرێ هۆلەیلیە کە مامۆستا سەی شوکرە دایناوە هەر بۆ خۆی دایناوە و کاکەباس زەحمەتی کێشێت ئینشەڵڵا کە خۆشتان بێت يري هو ليلي جيان ليلي جيان ليلي شاي جفا كاران يري هو ليلي جيان ليلي جيان ليلي شاي جفا كاران دردم جيران وقدر داران دردم جيران وقدر داران هاي او بوي خوته ويا بويا نته يا بوي ناس بالش خلوت خونته هاي أريه ليلي جيان ليلي شاي جفا كاران دردم جيران وخواوك دردم داران دردم جيران وقدر داران هاي داغي بيدا وسوتاو جانب هاي داغي بيدا وسوتاو جانب يجي جانب سوتاو خمنا زانم هري وتموا ليلي جيان ليلي وشاي جفا كاران هادردم جيران وقدر داران هادردم جيران وقدر داران بەڵێ هەرو جەری کە دەزانن کاک عەباس یەکێک لە گۆرانی وێژەکانی ناوچەی هەوشارە و زۆر گۆرانی کوتووە یەکێ لەو گۆرانیەلەی کە هی خۆی و هی سەی مەحیی داژۆڵاخە ئای کەویە کە لە ساڵی 1363 گەریشتبانەکەم وتویانەوە داواکەین لە کاک عەباس ئەوانگەش بۆ مفخێنێ دەست خۆش پێخۆ هاي كوي 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 هورازا وسرنا كوي هاي كوي 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 هورازا وسرنا كوي بو حالي من دجيري يا كورشكو غرغوريوي بو حالي من دجيري كورشكو غرغوريوي اما غير رمضان فرز لسر امتي هوسين اي قاضي مردان مولا لي دابو ختي لو دنياي روشن بومنو تشيلكم لقيامتي هاي كوي 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 هورازا وسرنا كوي دم للسر ليمي دانم اي سردي وقعاوي شوي يا اخوا مالك يا عباس كفيت برخم بارا يا كالي بنجالين با يا خير رقبار غدارا ميك باجي سليم با چون بيسيرو رقبارا يا عربيتي حبلين با قل لك اي آتش بارا ميك باكلاش ليمبا چونك خشابي لارا وي كوي 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 هورازا وسرنا كوي دم للسر ليوي دانم هاي سردي وقاوي شوي دم للسر ليوي دانم هاي سردي وقاوي شوي بەڕێزان ئەوەی کە لە ماوەی ڕابردوو پێشکەش کرا بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا بوو لە ناوچەی هەوشار و لە شاری تیکاب بۆ هیوایە توانی بێتمان بەرنامەیەکی بە کەڵکمان ئاراستە کردبێتن تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر شاد و بەختەوەر بن و ماڵتان ئاوە خواتان لەگەڵ گەلی کوردستان
داغا بشو نشيني شوارم شكل عكاكي بشو نشيني رنجم برز الله فرحة تشيني رنجم برز والله فرحة تشيني شوارم شكل والله تبغن دايلاكو شوارم شكل عالقدرك تبغن دايلاكو هالجن هون داو ورجا نقينا جبار دسمالي دسمالي ليلي دسمالي ودسرو بعدان دي ويدش من مالي إجازة نادا دايكاكاي وينك قدمالي